جەناب باڵوێز زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە. دەزانم چەند سەرقاڵیت و خشتەیەکی پڕکارت هەیە، بەڵام لەبەر پەیوەندیەکانت لەگەڵ ئێمە و کوردستان 24 ڕازی بوویت ئەم دیمانەی ئەنجام بدەیت. زۆر سپاس. ڕێگام بدە بە پرسیارێک لەبارەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ بکەم. دوای 18 مانگ لە هاتنە سەرکاری، جۆ بایدن مانگێک پێشەستا هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێتان وایە سەردانەکانی سەرکەوتوو بوون؟ پێم وانییە سەردانەکەی سەرکەوتوو بوو بێت. پێم وانییە ئەو گزارشتی لەو جۆرە سەرکردایەتیە کردبێت و لەو جۆرە دەسەڵاتی بەسەر هەموو کێشەکاندا هەبێت کە بە ڕووی ناوچەکە بووەتەوە. وەک دەزانین لە ئەمریکا تیۆرەکەیە کە دەڵێن چین هەڕەشەیەکی گەورەی سەدەی 21 و دەتوانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا فرامۆش بکەین و فۆکەس بخەینە سەر چین. ئەمەش هەڵەیەکی گەورەیە. ئەمریکا هاوپەیمانانی بەرژەوەندیان لە سەراسەری جیهان هەیە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک سنتەری فۆکەس بۆ دۆستانی ئەمریکا و بۆ ئەمریکا دەمێنێتەوە. ئەمەش پێویستی بە سەرکردایەتی هەیە، پێویستی بە ئەنجامدانی ئەو کارانەوە هەیە کە ڕێخۆشکەرن بۆ نەیشتنی ناکۆکی لە نێوان دۆستەکانمان. ئەمەش بە مانای گرتنەبەری هەڵوێستی توندە لە دژی نارانی دۆستەکانمان. ئەم بەرپرسیارەتیە کورت ناکرێتەوە. کۆبنەوەکە هیچ جۆش و خرۆشێکی نەبوو، بەڵام لەبەر چاوگرتنی ئەوەی بایدن لە جدە لە سعودیا گوتی ئەمریکا هیچ بۆشاییەکی هێز بەجێ ناهێڵێ، شوێن بۆ رووسیا و چین چۆڵ ناکات. پێدوانی ئەمە لێدوانێکی بەهێزە؟ لێدوانەکە باش بوو. ئێستا پرسیار ئەوەیە ئەو بەنیازە چی بکات سەبارەت بە هەڕەشەی سەرەکی سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بۆ ماوەی چەند ساڵێکە لە ئێرانەوە سەرچاوە دەگرێت بە هۆی ئەم بەدۆداچوونیان بۆ چەکی ئەتۆمی و پاڵپشتی تیرۆر لە ناوچەکە و لە جیهاندا و فرانخوازیەکانیان بۆ باڵادەستی و هەژمون. زۆر سەرچاوی تری گرژی هەن. ئاردۆگان لە تورکیا فرانخوازی عوسمانی هەیە. زۆر گروپی تیرۆریستی هەن کە هەڕەشەن بۆ سەر دۆستانمان لەوێ. ئەمەش شتێکە کە بۆ ئاشتێکی درێژخایەن و سەقامگیری لە ناوچەکەدا و لە جیهاندا. ئەمریکا بە شێوەیەکی کارا بەشدار نییە لەوە، تەنیا گەیشتن بە ئاشتی دوور دەکاتەوە. بەڵام خۆتان دەزانن ئیدارەی ترامپ و ئیدارەی بایدن هەردووچیان دەیانەویست هێزەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بچێشنەوە. سەرەڕای ئەمەش بایدن سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد. جا پێتان وایە سەردانەکەی بۆ دروستکردنی هێز بوو لە بەرامبەر هەڕەشەکانی ئێران، یان پەیوەندی بە لێکەوتێت جەنگی رووسیا و ئوکرانی هەبوو، یانەوە تا ئەمریکا ناوێت دۆستەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست فرامۆش بکات؟ پێم وایە سەرۆک بە تەواوی لە کاریگەری کشاندنەوەی ئەمریکا و ناتۆ لە ئەفغانستان و لە ناوچەکە بە شێوەیەکی فراوانتر تێناگات. پێم وایە ئەمریکا هەڵەیەکی استراتیژی کرد بەم کارەی و ئەمە هەموو دۆستانی ئێمەی لە سەرانسەری جیهان نیگەران کرد سەبارەت بە دەسەڵاتی مانەوەی ئێمە و ئەو سەردانەی سەرۆک بایدنیش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم بۆچوونە ئەوەندە ناگۆڕێت. کەواتە پێتان وایە سەردانەکەی بایدن پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا نەبوو، هەروە پەیوەندی بە ڕوبەڕوونەوەی ئێران و پاڵپشتی دۆستەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبوو، تەنها پەیوەندی بە نرخی نەوت و گاز هەبوو. پێم وایە ئەو مەبەستی بەرهمهێنانی زیاترە لە وڵاتانی عەرەبی کەندا و ئەوان لە مانگەکانی ڕابردوودا ڕێککەوتبوون لەسەر بەرزکردنەوەیەکی کەمی بەرهمهێنان، بەڵام لەسەر شتێکی زیاتر ڕێک نەکەوتبوون. هەڵبەت کە سەرۆک لە ناوچەکە بوو دەبوایە سەردانی ئیسرائیل بکات و دەبوایە شتێک لەبارەی ڕۆڵی ئەمریکا بڵێت، بەڵام پێم وایە ئەمە زیاتر ڕنگدانەوەی گرنگی نەدانە. ئەوەی جێگەی تەڕامانە ئەوەیە بایدن کە زۆربەی ژیانی کاری لە سەناتی ئەمریکا و لە سیاسەتی دەرەوەدا بووە، شتێکی کەمی بۆ گۆڕانکاری لە کاروباری نێودەوڵەتی و کاروبارەکان لە کۆنتڕۆلی ئەو دەرچوون وەک هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا. ئەیچی سەبارەت بە ڕێکەوتنامەی نێوان ئێران و ڕۆژئاوا لە سەرەتای دەست بەکاربوونی ئیدارەی ئێستای ئەمریکا بڕیار درێکە جارێکی دیکە ڕێکەوتنامەکە بخەنە سەر مێزی گفتوگۆ. پێتان وایە ئیدارەی بادن لەم هەنگاو سەرکەوتوو بێت و جێبەجێ بکات؟ هیوادارم ڕوو نەدات. لە بەرەوەی لە 2015 من پێم وابوو ڕێکەوتنێکی خراپە و پێم وایە ئەو سازشەی بایدن لە ماوەی ساڵی ڕابردوودا کردوێتی بابەتەکەی خراپتر کردووە. ئێران هیچ جۆرە بڕیارێکی استراتیژی بۆ دۆداچوون بۆ چەکی ئەتۆمی نەداوە. ئایا
دەیانەوێت گەمار و ئابوووریەکانیان لەسەر لا بدرێت؟ بەڵێ دەیانەوێت ئایا واز لە بەدۆداچوون بۆ چەکی ئەتۆمی دێنن پێم وانێ وا بکەن. بۆیە ئێران هەڕەشێکی گەورەیە نەک تەنیا بەهۆی بەرنامەی ناوکی بەڵکو و باهۆی پاڵپشتی بۆ تیرۆر و ئەمەش پێویستی باڵوێستێکی زۆر بەهێزتر لەلایەن ئەمریکاوە هەیە. تۆ ئامۆژگاری سەرۆک ترامپت کرد کە ئەمریکا لە ڕێکەوتنامەکە بهێنێتە دەرەوە. ئەویش بڕیاری هەڵوەشانەوەی ڕێکەوتنامەکەدا. بەڵام پێتان وایە ئەمریکا لەو هەنگاوەدا سەرکەوتوو بوو چکەوا پێدەچێت ئەمریکا هیچ دەستکەوتێکی بەدەست نەهێنابێت. پێم وانی ئێمە بەڕادی پێش دوور چوو بین. پێم وایە شتێکی ڕاست بوو کە خۆمان بکشێنینەوە ئەمریکا گەمارۆ بخاتە سەر ئێران و هەوڵ بۆ ئەو شتە بدەین کە بە ئەو پەڕی فشارەوە ناوی دەبین. بەڵام کێشەکە چارەسەر نابێت تاکو حکومەتێکی نوێ لە ئێران دروست نەبێت. حکومەتێکە نوێنەراتی خەڵکی ئێران دەکات نەک ئایەتۆڵاکان. ئەوە ڕووی نەداوە. ئێمە بە دۆداچوونمان بۆ گۆڕینی ڕژێم نەکرد بەڵام دەبوایە وامان کردوایە. ئێوە ئامۆژگاری ئەوتان کرد کە هێرش بکرێتە سەر باکووری کۆریا و ئێران. هەروە پێتان وا بوو کە ئەمریکا پێویستە ڕژێمی ئێران بگۆڕێت. بەڵام پێتان وایە ترامپ لە ئامۆژگاریەکانت سڵی کردەوە بۆیە هیچ هەنگاوێکی پراکتیکی نەگرتە بەر؟ پێم وانیە ئەو بەڕاستی لە جێبەجێکردنەکەی تێگەیشت بێت. ئەو دژی ڕێکەوتنامەکە بوو چونکە ئۆباما دانوستانی لەسەر کرد بوو. بەڵام ڕژیمی ئێران چەکی ئەتۆمیان دەوێت. نیان دەویست دانوستان بکەن. لەبەرەوە بوو ئێمە سزامان بە سەریاندا سەپاند. بەڵام ئەوان هەرگیز وازیان لە ویست و خواستەکانیان بۆ گەیشتن بە چەکی ئەتۆم نەهێناوە. تۆ لە کتێبەکەی خۆت ئاماژەت بەوە داوە کە ترامپ دەیەوێت عێراق جێبەهێڵێت. لە هەمان کاتدا ترامپ خۆی ڕخنەی لە باراک ئۆباما دەگرت لەبەر ئەوەی لە ساڵی 2011 کەلێن و بۆشاییەکی بۆ هاتنی داعش لە عێراق دروست کرد. لێرەدا چ چیرۆکێک هەیە کە ئێمە لێی تێناگەین؟ لەلایەکەوە ترامپ عێراق بەجێ دەهێڵێت و لەلایەشی دیکە شۆڕەخنە لە ئۆباما دەگرێت کە لە ساڵی 2011 عێراقی بەجێهێشتووە. تەنانەت منیش لەو چیرۆکە تێناگەم. ئەویستی ئەمریکانی کە دەبێت سەربازیان لە هەموو جیهاندا هەبێت. ئەوە لە بیرۆکەی ئەوانەوە زۆر دوورە. بەڵام ئەوە گرنگە کە گرنگی بە ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانەکانی بدەین لە هەموو جیهان و مەترسی و هەڕەشەکانیان لێ دوور بخەینەوە. نەک تەنها لە ئەمریکا بەڵکو لە هەموو جیهان بوونی ئەمریکا لە عێراق کە ئۆباما نەدەبوو بەجێ بهێڵێت. دەبوو کێشەکانی سووریا و ئێران و تورکیاش چارەسەر بکرێن کە ئێمە هەوڵماندا چارەسەریان بکەین. تۆ یەکێک بووی لە ئەندازیارانی شەڕی عێراق لە ساڵی 2003. پێت وایە ئازادکردنی عێراق چیرۆکێکی سەرکەوتوو بوو؟ ئەوە سەرکەوتون بوو کە سەدام حسێنمان لە دەسەڵات لادا. ئەو هەڕەشە بوو بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی. هەڕەشە بوو لە سەر گەلەکەمان. ئێمە کوردمان پاراست و لە دەستی سەدام ڕزگارمان کردن. من لە بیرمە لە دوای یەکەم شەڕی کەنداو لە ساڵی 1991 لەگەڵ جیم بیکەر لە باکووری تورکیا و ڕۆیشتین بۆ عێراق. بینیمان هەزاران کورد لە ترسی سەدام حوسێن هەڵات بوون. ئەوان بەبێ پەناگە بوون، بێ ماڵ و حاڵ بوون، هیچ خواردنێکیان نەبوو. ئەوە تراژیدیایەکی مرۆیی بوو. سەدام گرنگی بەمانە نەدەدا. لادان و سڕینەوەی سەدام گرنگترین کار بوو پێویست بوو بیکەین بۆ ئەوەی عێراقێکی نوێ بنیاد بنین. دڵنیان نیم کە سەرکەوتوو بوو بووین بۆ ڕێگای کردومانە. لە کۆتاییداوە خەڵکو و گەلی عێراقن بڕیار دەدەن کە عێراقێکی سەرکەوتووە یان نا. ئێمە هەلێکمان پێدان بۆ ئەوەی ئەوە بکەن کە دەیانەوێت. پێم وایە ئەمە ئەوە بوو کە پێویست بوو بیکەین. بە شێوەیەشی دی ئەمریکا شەڕەکە لە عێراق بردەوە بەڵام ئاشتی عێراقی لەدەستدا. هەر لەبەر ئەمەیە من پێت دەڵێم ئەمە دوو دۆخی هەیە. شەڕەکە سەرکەوتوو بوو. ئەوەشی لە دوای شەڕ ڕوویدا سەرکەوتوو نەبوو. نەک بەهۆی دۆخی خراپی ئەمریکا بەڵکو بەهۆی ئەوەی ئێمە لە عێراق بووینە پارتێکی سیاسی تر. ئەمە سەرکەوتوو نەبوو. هەروەها بەهۆی دەستێوەردانەکانی ئێران و ویستی سەپاندنی هەژمونی خۆی لە ناوچەکەدا بۆ ئەوەی حکومەتێکی سەرکەوتووی کاریگەر لە عێراق دروست نەبێت. چی وای کرد پلانەکەتان لە عێراق هەرس بهێنێت و سەرکەوتوو نەبێت؟ چونکە تەنەها لە ماوەی چەند ساڵێکدا ئەمریکا 5457 سەرباز و 3793 یاریدەدەری سەربازی کوژران.
ئەمانە هەمویان لە ماوەی نێوان ساڵانی 2003 تا 2010 تکایە پێم بڵێ هەڵەی ئێوە لەکوێ بوو؟ What went wrong exactly? Well, there were a lot of other things that were happening, not the least. چەندین شتی تر ڕوویاندا. سەرهەڵدانەوەی قاعیدە و چەندین ڕێکخرا و لایانی تر لە دوای سەدام دروست بوون لەبەر ئەوە بوو. من ناڵێم حیزب و لایەنگرانی کورد دۆخەکەیان لە عێراق ئاڵۆز کردووە. بەڵام بۆ ئەوەی وەک وڵاتێک سەرکەوتوو بێت پێویستە هەمانگی و لێگەیشتن لە نێوان پارت و لایەنە سیاسیەکان هەبێت. بۆ مولایەنەکان باش نابێت ئەگەر چەند لایەنێکی دەرەکی بەهێز دەسوەردام کات تیاندا. دوای ئەمەش ئەمریکا لە ساڵی 2011 کشایەوە. بارودۆخەکە متمانە پێکراو نەبوو، متمانەی لەدەستدا. ئامادەبوونمان لەوێ دڵنیایی سەرکەوتنی نەتەدا، بەڵام پێم وایە کشانەوەمان هەڵە بوو. پێم وایە زۆربەی خەڵکی لەوانەیە بڵێن ئەو ڕێکەوتنانەی یەکێتی ئەوروپا و وڵاتانی ئەوروپا لە دوای جەنگی جیهانیەوە ئەنجامیان داوە سەرکەوتوو نەبوون. یەکێک لە سەرکەوتنەکان کوردستانێکی سربەخۆیە. تۆ پێویستە حکومەتێکی کاریگەرت هەبێت لە عێراق و کار بۆ خەڵکەکەی بکات. دواتر دێمە سەر پرسی سربەخۆیی هەرێمی کوردستان. بەڵام ئێستا عێراق وڵاتێکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمریکا بڕیاریدا ڕژێمی سەدام بگۆڕێت و هەروەها کۆتایی بەو مەترسیانە بهێنێت کە ڕژێمەکەی هەیەیان بوو. لە لایەکی دیکەشدا ئەمریکا ویستی ڕێگری لە بەردەم تەشەنەکردنی ئێران بکەن. بەڵام ئێستا ئێران حکمی عێراقی بەدەستە و دەستەمەوەی دەسەڵاتی عێراقیەکانی لە عێراقدا کردووە، کەواتە لەو ڕوانگەیەوە ئامانجە استراتیژیەکانی ئەمریکا لە عێراق هەرسیان هێناوانیە. پێم وایە ئەمە بەهۆی دەستێوەردانەکانی ئێرانەوەیە، چونکە هەڵبژاردن لە نێوان کورد و عەرەب و سوننەکان و عەرەبە شیعەکانە. کاریگەری ئێران لەسەر شیعەکانە و دانەوێت کۆمەڵگەی عێراقیش وەک ئێران لێ بکەن. لەبەر ئەمەشە نەیەمە و نەلایەنەکانی دیکەش نەیەتوانیوە بگەنە سازان. ناکرێت دانیشتوانێکی علمانیت هەبێت، بەڵام دەکرێت حکومەتێکی علمانیت هەبێت کە ویستە جیاوازەکان لە بەرچاو بگرێت. یەکێک لە هۆکارەکانی شکستی ئەمریکا بوو لەو هەڕەشانەی ئێران دەیسەپاند لە ناوچەکە، نەک تەنها بە هۆی پرۆگرامی ناوەکی و هاوکاریەکانی بۆ حەماس و حیزبوڵڵا و حوسیەکانی یەمەن، بەڵکو دەستێوەردانەکانی و خواستەکانی بۆ ئەوەی حکوومەتێکی سەرکەوتووی کاریگەر لە عێراق دروست نەبێت. باشە، دەچمە سەر بابەتی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە کتێبەکەتدا ئاماژەت بەوە کردووە کە ترەمپ کوردی خۆش ناوێت. ئەمەش تۆی زۆر تووڕە کردو، چونکە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوڕێ و هاوپەیمانی باوەڕپێکراوی ئەمریکان. ئایا چی وای لە سەرۆک ترامپ کرد کەم قسەیە بکات؟ ئەمە تێنەگەیشتن لە پرسی و داخوازیەکانی گەلی کورد یان چی؟ ئەو لە گرنگی کوردەکانی کەم دەکردنەوە. پێم وایە ئەو لە کەسانی ترەوەمەی بیست بوو. ئێمە هەوڵمان داوە ڕاستیەکەی بۆ ڕوون بکەینەوە. کوردەکان چەندین ساڵە شەڕ بۆ سەربەخۆیی دەکەن. بۆ چەندین دێدژی سەدام حوسێن وەستانە و شەڕیان لە دژی کردووە. یارمەتی ئێمەیان داوە لە دژی ئەسەد، حیزبوڵڵا و دەستێوەردانەکانی ئێران و سووریا. ئەمە ڕاستیەکە بوو کە پێمان ڕاگەیاند. لا دواتر سیاسەتێکی دادپەرۆرانەی بەرامبەر کوردەکان پەیڕەو کرد. بەڵام لە هەڵمەتی هەڵبژاردننی پێش ئەوەی دۆناڵد ترۆمپ ببێتە سەرۆکی ئەمریکا، کاتێک گەشتی بەنێو ویلایەتەکانی ئەمریکادا دەکرد، پشتیوانی سەربەخۆیی
هەرێمی کوردستانی دەکرد لێ کاتێک بوو بە سەرۆک دژی سربەخۆی هەرێمی کوردستان بوو بەهۆی ئەمەش من شتێکترم بیرکەوتەوە جۆ بایدن لە کاتی ئازادکردنی عراق بابەتێکی لە ڕۆژنامەکاندا نووسی و داوای پارچە پارچەکردنی عراقی بۆ سێ دەوڵەت دەکرد بەڵام ئێستا سەرۆکە و هیچ هەڵوێستێکی بۆ ئەو پێشنیازەی نییە ئەمەش ترامپی بیرهێنامەوە لەلایەک دەڵێت لەگەڵ سەربەخۆی کوردستان و لەلایەکی دیکە شەوە دەڵێت کوردم خۆش ناوێت پێتوان وایە ئەم ئیدارەی بایدن دەتوانێت هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بپارێزێت پێم وایە سیاسی ئەمریکەکان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن زۆر شت دەڵێن ئەوان لەوانەیە تێنەگەن کە دەبێت دادپەروەر و ڕاستگۆ بن لەگەڵ یانیان تەنها شتانێک دەڵێن کە گوێگر و لایەنگرانیان پیان خۆشە من زۆر نیگەرانم لەبارەی ئیدارەی بایدن چونکە وتوێتی ئەگەر ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران زیندوو بکەنەوە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ڕژێمی ئێران لە ویستی خۆ سەپاندنیان بێنە خوارەوە و دەبێتە هۆی هاتنە ئارایی ڕژێمیکی تا ڕادەیەک تێگەیشتوو من پێم وایە ئیدارەی بایدن دوودڵن لەوەی دەیکەن لە بەرامبەر ئەوەی ئێران بە ئامانجەکەی نەگات بیرۆکەی سربەخۆی کوردستان چەندین ساڵە هەوڵی بۆ دراوە زۆریش قورس بووە چونکە دەوڵەتانی دراوسەی کوردستان نانەوێت کوردستان سربەخۆ بێت لە دەستێوەردانەکانی تورکیا و ئێران بوونەتە ڕێگری لەوەی خەڵکی کوردستان و حکومەتەکەی پێویستە هەیان بێت من دێمە سەر پرسی ڕفراندۆم و بیرۆکەی سربەخۆی هەرێمی کوردستان بەڵام پێشەوە لە کتێبەکەتدا ئاماژەت بەوە کردو کە ترامپ دەیەوێت ویست و حەزی کەسی خۆی بۆ دیکتاتۆرەکان بخاتە ڕوو وەزارەتی دادی ئەمریکا سزای بەسەر هەڵکبانشی تورکی دەرکرد ئەو کاتە لە بەرامبەر ئەوەی بە ملیاران دۆلار پاڵپشتی ئێرانی کردووە و پابەندی ئابلوقی ئابووری سەر ئێران نەبووە تۆ پێت وایە ئەمە هۆکارێک بێت کە ترامپ دوودڵە لە پشتیوانیکردنی کورد چونکە ئەو دەیەوێت پەیوەندێکی باشی لەگەڵ ئەردوگان هەبێت پێت وایە ئەردوگانیش گوێی لە سزاکان نەگرتووە و ترامپیش هەڵوێستێکی دژ بە ئەردوگان نەبووە No, I think because he wanted to get along with Erdogan, he was against all your advice, I think. ئەمە گریمانەیەکی سەرنجڕاکێشە بەڵام پێم وانییە ئەوە بیرۆکەی ترامپ بێت ئەردۆغان نیگەرانی هاڵک بانک بوو ترامپیش هەوڵی داوە چاکەیەکی لەگەڵ بکات ئێمە هەوڵمانداوە بۆ خێزانەکەی ئەردۆغان ڕوو بکەینەوە کە هاڵک بانکیان وەک سەرچاوەیەکی دارایی کەسیان بەکارهێناوە هەروەها چەندین کێشەی تریش هاڵک بانک دژی سزاکانی ئێمە لە سەر ئێران کاری کردووە دەزویر و فێڵی کردووە و لە هەمان کاتدا سەلمێنراون من پێم وایە ئەمە لای ترامپەوە زۆر ڕووکەش بووە لە ڕێفراندۆمی سربەخۆیی هەرێمی کوردستان لە 25 نۆی 2017 ئەمریکا هیچ پشتگیریەکی هەرێمی کوردستانی نەکرد لە کاتێکدا ئەمریکا ویستی شەڕی داعش بکات هەرێمی کوردستان لە دژی داعش شەڕی کرد و لە جێی هەموو جیهان داعشی تێکشکان ئەوە هۆکارێکی گرنگ بوو بۆ دروستبوونی پەیوەندێکی بەهێز لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا لە هەمان کاتدا کاتێک کە خەڵکی هەرێمی کوردستان زیاتر لە 92 هەرێمی کوردستان دەنجیان بۆ سربەخۆییدا ئەمریکا نەویست پشتگیریان بکات هۆکارەکە چی بوو؟ ئەوە هەڵەیەک بوو لەلایەن ئەمریکاوە ئەنجامدرا پێم وانییە خەڵکی سوپاسیان بکات ئەوان نەیانزانی حکومەتی عراق دەکرێت چی بکات و چ وەڵامێکی هەبێت لە دژی ئەم ڕێفراندۆمە یاخود لایەنەکانی تر لە ناوچەکەدا چی دەکەن بەڵام بەڕاستی مەترسی هەڕەشەی وڵاتانی دراوسێ هەبوو پێم وایە کێشەکە بە هۆی هەڕەشەکانەوە بوو کاتێک کورد دەنگیان بە سربەخۆیی کوردستاندا بیریان نەکردەوە وەڵامەکان چی دەبن خەڵکی دەڵێت شکستی ڕێفراندۆمەوە بوو بیرۆکە و بڕیارێکی هەڵە بوو بەڵام من لەگەڵ ئەمەدا هاوڕا نیم پێم وایە لێرەدا چەندین بەرپرسیارەتی هەیە هەڵیان بگرین ئێمە ئەوەمان نەبینی کە ئەوانی دیکە ئەو ڕێفراندۆمەیان ناوێت ئێمە خۆمان بۆ ئامادە نەکردبوو
ئامادەکاریش لەو بارەوە لە ناو کوردەوە نەکرابوو. بەڵام بیرۆکەکە و پرسیارکردن لە هاوڵاتیان کە چۆن بەڕێوە ببرێن زۆر ئاساییە. لێرەدا باڕاشکاوانەتر قسە بکەین. لە سەرەتادا سەرکردایەتی هەرێمی کوردستان هەرگیز نەیدەویست لە عێراق جیا ببێتەوە، بەڵام بەهۆی ئەو سیاسەتە مەرکەزی و پێشێلکاریانەی حکوومەتی ئەوسای عێراق ژیانکردن و مامەڵەکردن لەگەڵ عێراق قورس بوو. کورد هەڵبژاردنێکی دیکەی لە بەردەم نەبووی گەل لە جیابوونەوەی لە عێراق. تۆ پێت وایە ئیدارەیەکی دیکە یان ئیدارێکی باشتر لە ئیدارەی ترەمپ ئەو کاتێکە تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا بوو پاڵپشتی سربەخۆی کوردستانیان دەکرد؟ پێم وایە سیاسەتی ئەمریکا نەدەبوو بۆ جۆرە بێت. ئەوە لە دەستدانی دەرفەتێکی گەورە بوو، زۆر بە ئازار بوو بۆ کوردەکان کاتێک ئێمە پشتیوانیمان نەکردن. من پێویستەوە بڵێم هیچ سەرکردەیەک و لایەنێکی سیاسی نییە هەمیشە بە دروستی کاری کرد بێت و هەڵی نەبوو بێت. بەڵام لەلایەنی هەمانگی و دۆزینەوەی ڕێگەچاری کۆنکرێتی بۆ کێشەکان پێم وایە کورد و سەرکردەکانیان لەو بارەوە گونجاو بوون. بۆ ماوەیەکی درێژە سەبارەت بە ڕێفراندۆمیش ڕووداوێکی تراژیدی بوو. بەداخەوە کورد مێژوویەکی درودرێژیان لە ڕێخستنی لەو جۆرە هەیە. وەک تۆ باست کرد شەڕی دژی داعش سەلماندی کە کورد ڕۆڵێکی گرنگی هەیە و دەتوانن خەڵکی کوردستان و حکومەتەکەیان داهاتووی خۆیان دیاری بکەن. دەزانین لە ئێستادا چ ئاژاوەیەک و پشێویەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقدا هەیە. پێت وایە ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین پشت بە ئەمریکا ببەستین؟ من نیگەرانم لەبارەی ئیدارەی بایدن. من پێویستە جددی بم لەسەر ئەوە. دڵنیانیم بایدن سەرنجی لەسەر عێراق بێت. بەداخەوە قسەیەک هەیە لە وڵاتەکە باسی شەڕی بێکۆتا دەکرێت. سەرکردایەتی ئەمریکا هیچ گفتوگۆیەکی نەکردووە لەبارەی ئەوەی سەرۆکی داهاتوو لە سوود و بەرژەوەندی ئێمە بێت. بەڵام سەقامگیری ناوچەیەکی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرژەوەندی ئەمریکایە. پێم وایە دەکرێت شتێک بکرێت. من نیگەرانم لەوەی ئیدارەی بایدن دەتوانێت بیکات یان نا. Something that can be done. I'm worried at this point that it's not the Biden administration that can do it. باشە، ئەوەی لە ئەفغانستان ڕوویدا کاتێک هێزەکانتان لەوێ کشایەوە تالیبان گەڕایە وڵاتەکە. پێتان وایە بە هەمان شێوە عێراق و سووریا بەجێدەی هەڵنوجارێکی دیکە پشت لە کوردەکەن؟ هەموو شتێک دەکرێت ڕوودات، بەڵام دەتوانم ئەمەت پێ بڵێم هەستێکی فراوان لە کۆنگرێس هەیە و لە هەموو ئەمریکا هەیە کە کشانەوە لە ئەفغانستان هەڵێکی گەورە بوو. دەزانن ئێستا ئەمریکا کەمتر سەلامەتە. هێرشی تیرۆریستی لە ئەفغانستانەوە جارێکی دیکە دەکرێت ڕوو بدات. هیوادارم ڕوو نەدات. بەڵام پێگەیەکی زۆر بەهێزمان لەدەستدا. ئێستا شوێنەکە دەکرێت بەکاربهێنرێت. ئێستا کاتیەوە نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر بکشینەوە. گۆڕانکاری دراماتیکیمان لە ناوچەکە بینی. ڕێکەوتنە ئیبراهیمیەکان، دەستپێکردنی پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ هەندێک وڵاتی عەرەب. هەڕەشەکانی ئێران بەرەیەکی فراوانتری لە نەیارەکان لە دەوری یەکتر کۆ کردوێتەوە. زۆریشیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هێشتا مەترسیدار و زەحمەتە. بۆیە کاتێکی هەڵەیە بۆ ئەمریکا کاریگەربوونی خۆی لەو ناوچەیە کەم بکاتەوە. پێتان وایە لە چەند ساڵی داهاتوودا ئێران ببێتەوە بە بەشێک لە کۆمەڵگای نێودەوڵەتی یان لەوانەیە شەڕ لە نێوان ئیسرائیل و هاوپەیمانەکان ئیسرائیل دژ بە ئێران ڕوو بدات؟ پێم وایە خەڵک دەبێت تێبگات ئیسرائیل ڕێگە نادات ئێران ببێتە خاوەن چەکی ئەتۆم. لە ڕاستیدا ئێران نزیکە لە گەیشتن بە چەکی ئەتۆم گەر بیانەوێت ئەوە بکەن. لەو باوەڕەدام ڕژێمی تاران لە ئێستادا زۆر لاوازە. تەنانەت سوپای پاسدارانیش پێی وایە خەڵکی ئەوە نابینێت چونکە ڕۆژنامە نووسا ڕۆژئاوایەکان لە تاران نەچوونەتە دەرەوە. سوپای پاسداران و هێزەکانی دیکە هێزیان هەیە بەڵام کەلێنیان تێدایە. تەنانەت ڕژێمیش کەلێنی تێدایە. پێم وایە ئێستا کاتی ئەوەیە فشار بخەینە سەر ئێران و پاڵپشتی گەلەکەی بکەین. دەرفەتیان پێ بدەین خۆیان بەڕێوە ببەن. ئێمە هەموو کێشەکانمان چارەسەر نەکردوون بەڵام چارەسەرکردنی کێشەکانی تر لە ناوچەکەدا
ئاسانتر دەبێت. بە جۆرێکی تر ئەگەر ڕێکەوتنی ئەتۆمی سەر نەگرێت و سیاسەتی ئێران نەگۆڕ بێت و حکوومەتی ئێران نەگۆڕدرێت، ئیسرائیلیەکان هیچ ئەگەرێکیان لە بەردەم نامێنێت و هێرش دەکەن. ئێران بەردەوامە لە هەوڵەکانی بۆ گەیشتن بە چەکی ئەتۆم، ئەمە هیچ گومانی تێدا نییە. ئەوان ئاژانسی نێودەوڵەتی ئەتۆمیان ئەگەر ئێران بەردەوام بێت لەسەر ئەو هەوڵانەیدا، ئیسرائیل ئەو کاتە هێرش دەکات. ئیسرائیل ئێستا هێرش دەکات. وڵاتانی دیکە لە ناوچەکە پێم وایە خەڵکی ئێران پارێزراو نین لە کاتێکدا تاران هەوڵی بەدەستێنانی چەکی ئەتۆمی دەدات زیاتر لە هەر کات لە مەترسیدان. پێم وایە ئەمەش ڕژێم دەخاتە مەترسیەوە. باشە، تا چەند گەشتبینێ لە چەند ساڵی داهاتوودا ڕۆژهەڵاتێکی ناوڕاستی ئارام و سەقامگیر ببینین. خۆت دەزانی ئێستا شەڕی رووسیا و ئوکرانیا لە گۆڕە هەیە و هێزی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دش بەیەک وەستاون. پێم وایە بەدەر لە شەڕی ئایدۆلۆژی شەڕی سارد کە پێیدا تێدەپەڕین و گەڕانەوەی تیرۆریزم و ململانێ زلهێزەکان. ئەمە شتێک نی ئەمریکا چاوەڕێ بکات، بەڵام ئیترەوە ئەو جیهانەیەتیدا دەژین. ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەزاران ساڵات چەقی ململانەی زلهێزەکانی جیهانە. پێم وایە ئەگەر بتوانین هێزە دەرەکیەکان بکەینە دەرەوە، دەتوانین مامەڵە لەگەڵ پرەنسیب و کێشە ناوخۆیەکان بکەین کە ئێرانە. توانایەکی زۆری لەو ناوچەیە هەیە. ئاشتەوایی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی لە ناوچەکە دەیسەلمێنێت. ئەو بەشەی جیهان با شێوەیەکی دراماتیکی دەگۆڕێت. دەبێ پلان و هەوڵەکانمان بۆ ئاراستەیە بەردەوام بن، چونکە گۆڕانکاری دەکرێت ڕووبدات. ئاسان نییە و ئاسانیش نەبووە، بەڵام پێم وایە شتێکە دەکرێت ڕووبدات. بەڵام ڕۆژهەڵاتی ناوڕاست پێویستی بە سەرکردایەتێکی بەهێزی ئەمریکا و سەربازە لە گۆڕپانەکەدا. هیچ یەک لەمانە لێرەدا بوونیان نییە و بەبێ ئەمانەش هیچ ناکرێت. هۆکارەکەی تری ئەوەیە کە من پێم وانییە بتوانێت سەرکردایەتی بکات و هیچ ئاماژەیەکی نییە بۆ ئەوەی بێوێت سەرکردایەتی بکات، چونکە زیاتر گرنگی با گۆڕانی کەش و هەوا دەدات و ئەوەی گرنگی با بەرژەوەندی استراتیژی خەڵکی ئەمریکا بدات. بەڵام ئێستا ئێمە لە ساردەمێک داین لە وڵاتانی عەرەبی و لە کەمپینی هەڵبژاردننی کۆنگرێس داین. مانگی 11 کەمپینەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2024 دەست پێ دەکەن. وەک دیارە لە کەمپینی هەڵبژاردندان، بەڵام گرنگە سەرکردەیەکت هەبێ بۆ گەلی ئەمریکای ڕوون کاتەوە باشترین بەرژەوەندی لەوەدا ئاستی نێودەوڵەتی ڕۆڵ و بوونێکی بەهێزت هەبێ، بە تایبەتی لە ناوچەیە کە گرنگی بۆ ئێمە و مەترسی و ئاڵۆزی زۆرە. ئەگەر ئێمە لەوێ بین کاریگەریمان دەبێت، ئەگەر لەوێ بوونمان هەبێت دەرفەتیەوە هەیە بەرەو پێش بچین. باڵیۆس بۆڵتن پێدوای ئیدارەی داهاتووی ئەمریکا بگاتە ئەو باوەڕێی کە کورد تاکە پشتیوانی ڕاستەقینە و تاکە دۆستی باوەڕپێکراوی ئەمریکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆی پێویستە ئەمریکا پشتگیری سربەخۆیی هەرێمی کوردستان بکات. پێم وایە ژمارەیەکی زۆر خەڵکی ئەمریکا مامەڵەیان لەگەڵ کورد کردووە لە ساڵانی ڕابردوو لە سوپای ئەمریکا لە بەشی دیبلۆماسی و لە بەشی بزنسی ئەمریکی و پاڵپشتیکاری ڕاستەقینەی سربەخۆیی کوردستانن. ئەگەر تۆ سەقامگیریت دەوێت لە ناوچەیەکی سەخت و ناوچێکی ناسەقامگیر، چەند ڕێگەیەکەیە بۆ بەدەستێنانی. یەکێک لەو ڕێگەیانە بەردەوامیە بۆ دۆزینەوەی ڕێگایەک بۆ بەدەستێنانی ئامانجێکی لە مێشینە کە کوردستانێکی سربەخۆیە. باڵیۆس بۆڵتن وەکو هەموو جار زۆر سپاس بۆ قسە و گفتوگۆ ڕاشکراوەکان. زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە بووم.